باشی بە هەمووتان ئاگاتان لێ بێ سپاسان دەکەم. من بە ئیشی تابلۆ و کۆمەڵێک ئەکسسوارات و هەروەها نەقشی خانە بۆ دەستی خانمان مناڵان بەشداریم کردووە. ئێمە لە سلێمانیەوە هاتووین لەلایەن ڕێکخراوی کوردیەوە میوانداری کراوین بۆ ئەم فیستیڤاڵە. تێیدا کارەکانمان عەرز کردووە و پیشانی کۆمەڵێک لەم بەشداربووانە ئەدەین کە حەزیان بە کاری هونەریە ئەمانەوێت کارەکانمان دەبخەین لە هەموو شوێنێک. تقریبی 2 هەفتەیەکی پێچێ بۆ دروستکردنی ئەم ئێکسسوارەتانە چونکە ئیشەکان بە بۆی زەیتیەکەم ئەبێ بشکرێتەوە. هەندێک جاریش هەیە 2 ئیشی تیاکە ئەوە تۆزێ کاتی ئەوێت. گرانترین تابلۆم ئێستا لێرە گەورەکانم نهێناوە لەبەرەوەی شوێنەکەم دوور بووە. بەس 2 تابلۆم هێناوە 25,000ە و ئەمانەشمان هەیە 5,000ە تابلۆی بچووکە.